سڵاوتان لێبێت وەرزی گەشتیاریە خەڵکێکی زۆر لە عێراق و هەرێمی کوردستان بە نیازن سەفەر بکەن گەشت بکەن خەڵکێک بە ئۆتۆمبیل دەڕوا خەڵکێک بە فڕۆکە دەڕوا خەڵکێک بە پاس دەڕوە ینی هەرچەندە سەفەرکردن بە پاس یەکجار ناخۆشە ئەوەی کە من لێرە مەبەستمە ئێستا بەشێکی زۆر لە وڵاتانی دنیا ڕێگا بە عێراق و هەرێمی کوردستان دەدەن هاوڵاتیانیان ئۆتۆمبیلەکانیان ببن بۆ ئەو وڵاتانە خەڵکێکی زۆر دێ مامەڵەی بردنە دەرەوەی ئۆتۆمبیل دەکات دەوێت گەشت بکات بۆ ئۆتۆمبیلەکەی سەفەر بکات بۆ تورکیا بۆ ئێران بۆ مسر بۆ ئوردن بۆ عەرەبستانی سعودیە چەندین وڵات ئەرێ ئەو دەفتەرەی کە مامەڵەی بردننی ئۆتۆمبیلە چۆن دەردێ بە چ شێوەیەکە مۆڵەتەکە چۆنە لە چ وڵاتێک کار دەکات لە چ وڵاتێک کار ناکات لەم بەرنمەیە بە دوواداچوونم بۆ ئەو پرسە کردووە لەگەڵمان بن زانیاری ورتان پێدێ. لە هەولێر طبعاً هەولێر زۆرترین ئۆتۆمبیلی هەیە لە نێو هەرێمی کوردستان ئێستاش کارەکان ئاسان بۆ دەمەوێت بەرچاوڕوونی بدەم بە بینەران یانی یەکێک لە سلێمانی بێ یەکێک لە دهۆک بێ یەکێک لە شوێنێکی تر بێ بێتە هەولێر دەتوانێت دەفتەری بردنە دەرەوەی ئۆتۆمبیل لێرە دەربێن ینی ئاسانکاریەکە زۆر واتە لۆدەکی زۆر هەیە لە هەولێر من لەگەڵ کاک دڵدار قسە دەکەم کە بەرپرسێکە لە بەڕوبەرایەتی گشتی گومرگ لە هەولێر ئەو ئۆتۆمبیلانەی لێرێ هەموو دایانەوە سەفەر بکەن بەخێر بێ کاکامە بەخێر بێ سەرسەرمان هەمووی لۆ سەفەر نییە ئەوانە هەر یەکەو ئیجراعاتی خۆی هەیە ئیجراعاتی گومرجی فەسلەکە فەسلی هاوینە خەڵکەکی زۆر لۆ سەفەر دێ ئیجراعاتی سەفەر زیاتر لێرەوە دەست پێ دەکات لێرەوە دەست پێ دەکات ڕۆژانە ئێستا چەندێ بە بەراو لەگەڵ ڕابردوو بەردەوام زیاد بۆ ئێستا زۆر زیاترە یعنی بۆ نمونە 100 کەس 50 60 70 تقریبا ئەوە زیاتر احسایەکەی لای ژووری ڕێگە پێدانە باشە ڕێگە پێدان تەخمینە ڕۆژانە 6 کەس بەردەوامی باش چەند بەش دەکات وەکو ژوورەکان چەند ژوور دەکات یەکەم جار لە مذەکەرە دەنووسی داواکاریش دەنووسیتێن لێرە بەلێ لێرە لەم ژوورە ئێستا ئەو قەڵەباڵغەکەی بارچمە ژوورەوە بزانم چییە کاکە سڵاوتان لێبێت ماندوو نەبن چ دەکەی لێرە وڵای مەجنەز خرگەز خرکە سووری ماجێ پرسم کارم سیارەی ژبێدێ بمە تورکی تو خەڵکیان نەرێ ئەس خەڵکی سووریمە خەڵکی سووریا ئەمە ئیقامە ڤەرژەم هەیە و ئیقامە تورکیژی هەیە هاتوو پرسیار بکەیت ئۆتۆمبیل ببە یاخود ئەمە دەتوانێت بەبا کات بەڵێ ئاتیاتیا بەخێر بێت چت هەبوو ئەس خەڵکی سووریمە بەخێر بێ سەر سپاس ساوێ ئیقامە vê dijî mir heye ya salek îqama min ya Tirkî pîreka muzarokêm Tirkî îqama ailê heye tamam سیارەکە بەناوی خۆتە دixwazim navê xwe سیارê bikirim ez para karim bimane بە سەرسەرم سیاری بەناوی خۆت دەکەی کە سیارەکەت بەناوی خۆت کرد ئیقامە پاسەپۆرت ئیجازەی خۆت و تەمام ئیجازە ترکی ینی لێرە ئۆتۆمبیلی عێراقی بەناوی اعتیادیە زۆر طبیعیە بەس ئیقامەی دەتوانیت سەفەرش بکە زۆر اعتیادیە بەس ئیقامەی هەبێت زانیارێکی تازەیە بۆ ئەو کەسانەی کە خۆتان دەزان لە نێو هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر هەیە لێرە پەنابەرە لێرە دەژی ژیان دەکا ینی ئەوانش لێرکوانە لە بەڕێوەبەراتی گومرگی هەولێر و لە گومرگەکانی نێو هەرێمی کوردستان ئەو مامەڵەیان لەگەڵدا دەکرێت ئەرێ با بزانین ئەو عەریزەیە چۆنە کاکە سڵاوتان لێبێ ماندوو نەبن سەلامەت بیت عەریزە لێرە دەنووسرێ داوە چ نووسرایە کا زەحمەت نەوی یانی عەریزەکە چۆنە هەر هاوڵاتیەک شەرت و مەرجی چییە ئێستا ئەوانە جێ عەریزەکانە هەر عەریزەک بەجێ ئەمەدامان نایە مەسەلەن عەریزیان ئەویان بۆ پوچەڵکردنەوەی دەفتەری گەشتکردنە هەر عەریزێک جێ خۆی ئەویان دەرهێنانی دەبی پوچەڵ بکاتەوە کە مەسەلەن تەحویلاتێک شتێکی هەبێتن دەبی دەفتەرەکەی دوای پوچەڵ لەبەرەوەی حجزە لەسەری لە هەر بەڕێوەبەراتێک چات چۆ حەزی دەکەن بەڵێ هەر معاملاتێکی بەو سنەوەی بکات دەبی ئەوە جا دەفتەرەکەی پوچەڵ کاتەوە باتڵی کاتە باشە بەس دەرەوە من نازانم دەنووسرێت وەرجێڕان سیگۆرتاوە چییە ئەو مۆزوع ئەوە کابراەک مەسەلەن ئەگەر دەفتەری گەشتکردن دەردەنگیتن داوانە سەفەر دەکات لە بۆ تورکیای باشە بێزگە لەو دەفتەرێکە لە بۆ سیارەکەی هەیتی ئەوە دەفتەری سیارەکەیتی لەوەی دەردینی وەکو پاسپۆرتی سیارەکەیە کاو دەفتەری دەردەینی ماباقی معاملاتی سەر سنووری دەمێنێتن سەر حدودی
زي معاملات لبو حدود إيران وكردستان زيادة كابرا دبرتهم مثلا معاملات لبو تسونة وشاي زيادة وجيرانك أو وجيراني سنويكيتي سيقول دكش تأمين السيارة كي كابرا بيوز دكابيكات سەر پارەی دەوێ ئەوەی کە تۆ باس لەوە کرد بۆ نمونە کەسێک ئەگە سەفەر بکە بۆ ئێران بۆ تورکیا ئەو دووە کە زۆر نزیک یەکەم جار فەرق دەکات لەگەر دووەم جار کابرا ئەگەر یەکەم جاری بی سەفەرکە یەکەم جار پێویست دەکات و دەفتەری دەربینی ئەگەر یەک ساڵی بیتن کابرا 97,000 چی لە معاملە زۆر باشە دەفتەرەکە لێگەڕێبینە سەر سیگۆرتەکە سیگۆرتە چەندە ئی تورک بۆ تورکیایە وانە سیگۆرتەکە بەڵێ یەک پێویستی بە تەرجمەی سنەوەکەی دەبی ئەویان چل هەتا 50,000 دەچیتن ئەو 50,000 و بە مودەش دەگۆڕێتن مەسەلەن سیگۆرتە هەیە لە بۆ یەک مانجی تقریبا 50,000 دەچیتن لە بۆ سێ مانجی 60-70,000 دەچیتن لە بۆ 6 مانگ و یەک ساڵیش جیایە یعنی ئەوانە هەمووی مەبلەغی جیاواز زۆرترین داخوازی بۆ کام وڵاتە بۆ تورکیا بۆ تورکیا زۆرە بەڵام دەستی پێ کردو زۆر زۆر ڕۆژانە عریزە زۆر دەنووسن هەربێتان ئێستا هاتووینەتە بەشێکی دیکەی کە لە گومرگی هەولێرە لێرە پشکنین بۆ ئۆتۆمبیل دەکرێت شوێنی پشکنینە پشکنینی چی دەکەن بۆ ئۆتۆمبیل لە دوای کە داواکاری تەقدیم کرد فۆرمەگرا لە کێشەیە لە پرزگا ئۆتۆمبیلەکانمان دێتن لە پشکنینی ئۆتۆمبیل پشکنینی ڕقم شاسی مطابق دەکرێت لەگە سەنەوی تەدقیق بکرێت تەدقیق مطابق دەکرێت لەگەر زیاتر حەز دەکەم مامۆستا سابیر وەسە چۆنە ئەحواڵت تۆ بەرپرسیێرەی بەڵێ بەرپرسی بەش سارات مەڵێ بەش سیارە پشکنینی چی دەکەن یەکێک بێوە سەفەر بکە تبێ لە پرزگای داخل دەبی کۆدەشی دەدنێ کۆدەکە ژمارەشی لەسەرە باشە کە دێت لەکسەر داخلی کۆمپیوتەری هێرش دەبێت کە سیارەکەی دنێ مە سیارەکەی بۆ تەماشا ساڵامەکەی دەکەن پێشەشی باشە ئایا بەسەر چوایان بەسەر نەچوو ئەگە بەسەر چوبی ئەوە دەویتی دەنێرینەوە هاتچۆی هەولێرێ بگەڕێەوە بگەڕێەوە بەگەڕێەوە نوێکەوە نوێکەوە کاکەوەی سەفەر دەکات لە ئێستاوە دەبێ ساڵانەکەی ساڵانەکەی دەبێت نوێکات ئەگە بەسەر چوبی ئەگە بەسەر بەڵێ باش ئەی ئیجازەی سایقی مۆڵەتی شۆفێری ئەوە نعد ئەوە نعد علاقەتان باشە پشکنینی بەستەنیا بۆ شانسی و بۆ شانسی و قەمەرەکە علاقەتان بە مەکینە و تایە و نەخێر نەخێر هیچ ئەوە پێویست بە ئێمەنیە ئەوە عایدی هەزەیەوە زۆربەی ئۆتۆمبیلەکان کە دێن لە چ شارێک دێن هەر هەولێر یا لە شاری ترش دێن بە زۆری هەولێرە هەموو نییە هەمووی تەبێت تاکتاکەژێن سلێمانی دێن لە دوهۆچە ڕادێ لێرە دەفتەری دەدین نیشتەشی ئاسایی کاتون هەموو بۆ پشکنینە بەڵێ بەڵێ هەموو پشکنینە بۆ پشکنین هەر کاتێک کەسێک بێوە سەفەر بکە بەدەر لەوەی کە دەفتەرەکە دەردێنێ وە کۆم بەڕێزە ئەوەی ئێستاە ئێستا ئەوە دەفتەرەکەی دەرهێناوە دەبێت لە تەنیش دەفتەرەکە مۆڵەتی نێودەوڵەتیشی هەبێت ئەو مۆڵەتە نێودەوڵەتیە مۆڵەتی شۆفێریە کە دەتوانێت لە وڵاتانی دەرەوە شۆفێری بکەی خوا نەخواستە زۆر زار پرسیاری لێ ناکرێت بەڵام هەندێک جاکە تووشی ڕووداوی هاتوچۆ دەبی ئەم مۆڵەتە مۆڵەتی شۆفێری نێودەوڵەتیە دەبێت پێت بێت ئەوە بە ماوەی چەند دەرات یەک ڕۆژ ڕۆژ کەمتریشیان یەک ڕۆژ کەمتر هەر ئیزازەی خۆت دەبێت دوازە چوم لۆ دوی تاوام کردەوە ئیجازەی دەوێت ئیزازەی دەوێت تەوان وێنە ئیزازە کو لەگەر کارتی زانیاری کارتی زانیار بەز ئەو دوی دێتن کارتی نیشتیمانی نە زانیاری زانیاری لەگە ئیزازەی ئەو دوو ئەو شتۆی دوو ژور پێ دەکات تاواکە چەند پارەت چوو 165,000 165 بۆ عفۆن 65,000 65,000 ئەگەر 3 ساڵبی 165,000 3 ساڵ 165,000 یەک ساڵ 65,000 ئێستا بۆ یەک ساڵ دەردێن باشە ئەی دەفتەرەکەت چەند چوە پارە ئەوە 3 ساڵم کردووە بە 177,000 بۆ 3 ساڵ 3 ساڵ ئەگە یەک ساڵبی 97,000 سەفەر زۆر دەکەی ناوەڵە ساڵی زارێک ساڵێ جارێک بە ئۆتۆمبیل ئەرێوەڵە حەز دەکەی بە ئۆتۆمبیل سەفەر ئەخ ئایلی هەب بە ئۆتۆمبیل خۆشترە ماڵنا لەگەربیتن ینی هەم لە تەکلیفەی تاریک کەمترە سارێک خۆشتە لە چی ڕادەگری لات دەیە ینی لەوەشتە چی
بەزە تو ئەگە بە تاری بچی یان بە سیاری بچی دەبی لە بچێ و جەیە کە ئەوان حەز دێتە خوارێ مامەڵەکان ئاسان بەڕێوە دەچێت ئاسانە زۆر هیچ پێشانی ئێستا زۆر ئاسان کرا ئاسان کرا زۆر ئاسان پێشتر هەندێک سەر ئێشە هەبوو خاصە شەوان بچی هەندە ڕات ناکەم ڕاوەستانی هەندێک نییە ڕاست پێ بگرم لە وەختی ناکواردنی وای سەردای چ وڵاتت کردووە من زۆر وڵاتم کردووە یعنی لە تورکیای بە ئۆتۆمبیل تۆمبیلە تۆش سەفەر دەکەی ناوەڵام من معاملە سارە گەورم بێ هەر هاتی بۆ گومر بەێ سەفەر نەکردو بۆ ناوەڵام بۆ معاملی گەورە چێر ناوە خۆیە بەرە ناو خۆیە زۆر باشە تو سەفەری چ وڵاتێک دەکەی والله تركيا السعودية دبي چووی بلى چ سعودیەش بەڵێ. بە ئۆتۆمبیلی خۆت ڕۆیشتی بەڵێ. بەڕاست والله هیچ مشکلە نییە لا دەفتەری کوردستان هەرێمی کوردستان بەڵێ. وەردەگرن و قبول دەکرێت بەڵێ، بەڵێ، بەس تاکید. تەرجمەی بۆ دەکرێت بلى تأكيد باشە بە چەند دەفتەرەکە دێتە دەرەوە لەم بەڕۆبەرایەتیە مامەڵەکەی کاتەکەی والله بيشتم لا دوك درست كريا ئێ هبا لها مرة رجل كوت دفترك بس لا هو اللي درست منك وهي كم جار درست یەکەم جارە بلى شەکە باش دەڕوە ان شاء الله باش باش حبيبي دەڕوە لە چ وڵاتێک زیاتر ئاسانە ینی ئۆتۆمبیل ببیت چۆنە ئۆتۆمبیل دەبێت تۆ بۆ تیجارەت یان بۆ گەشت والله بقوم تركيا لا مي اصلا ترى أصلاً. لا مي نزيك ترى پارەشی کەمتر دەوێت بارشي كم ترى بلى لێرە پشکنین دەکەنێەوە تۆ ئەندامی یان سەرۆکی یان چی لە ژنەکە زۆر زار لێژنە سەرۆک دەبم ئەندام دەبم چەند ساڵە ئەو کارە دەکەیت والله تقریبا 2002 2010 بەڵێ. یعنی 13 ساڵە تۆ خەریکی پشکنینی بەڵێ. باشە پێم بڵێ دەڵێ هەندێک جار فێڵ دەکرێت فێڵ دەکرێت لە ئۆتۆمبیلە فێڵ دەکرێت لێرە ناکرێت فێلەکە لە دوبەی دەکرێتن ئەو سیارانەکە لێدرایە خراپ لێدرایە ڕقمی شاسەکەی حفر دەکەن دەری دەینن لەسەر هێکەلشکەدا لە حمی دەکەنەوە سوبغ دەکەنەوە و کەئەنەه کەیس نەزانی کە حفرە یخۆیتی بەڵام ئاشکرا دێت بەڵام لێرە ئاشکرا دەکرێت دەزاننێەوە قومی لێ دێن دەرێن بڕۆ قومی لێدا یان خاوێن کەوەیان سوبەکەی دەبی لەسەر لاب بێ کەشف بووە حالت زۆر کەشف بووە سیارەمان هەیە لێرە هەیە ئەو حالەتە هەیە ینی 1 2 3 4 زۆرە 1000 2000 ناگەتە 2000 بەس هەیە هەیە ینی بە سەدان ئۆتۆمبیل بەڵێ، هەیە. بەم شێوە فێڵ بەم شێوە فێڵ دەکەن ئێوەش دەکرێت. یەکسەر لە گۆمرگەکە دەستی دەستی بەسەر بەسەردا دەگیرێ و تەحویلی محکمە دەکرێن دژدەی باڵا بەس ئەو فێڵە هەیە فێڵی ترشێ والله فێری زۆرە فێری زۆرە ئەو بەدەنی ناوی سەرتایی ئەوانش دەگۆڕێ هەیە ئەرقامی لاشەی لەسەر بەدەنەیە لەوێ دراویش هەڵدەگیرێ و یەکەشکە دەبەستن و قازانز دەکەن بەمە قازانز دەکەن والله نازانم مەسەلەکە مادیە بەس دەیانێت قازان طبعا کۆمپانیا کۆمپانیان ئەوەی کار ئەوەی دیکە کۆمپانیان دوبەی دێ کۆمپانیایە بەڵام لێرە قوتار نابێت لێرە قوتار نابێت ئێوە لە بەشی پشکنین وانە بەڵێ ڕۆژانە ئۆتۆمبیل ڕەفز دەکرێتەوە یان سیارە هەیە هەر سیارە و کێشەی خۆی هەیە سیارە هەیە مەسەلەن ڕقم شاسی دیار نییە ئەوەی دیار نییە لژنە لێت تشکیل دەکرێت ینی ئێستاینێک دەکرێت وەندە ئاسانی ینی کابرا بێ یەکسەر بڕوە چەند کەس پشکنین بۆ ئۆتۆمبیلەکەی دەکرێت بدایەتی 3 نەفەر پشینی بۆ دەکات 3 نەفەر بۆ یەک ئۆتۆمبیل بەڵێ دەبی زۆر بە دەقیقی بکرێت تابان ڕەفسەیە ینی ئەوە نییە برێ هەرچی بێ بێەوە سیارە باتە دەرەوەی وڵات بە ئاسانی ئۆکەی پێ بدرێت ئەمە تەمەشا ڕقم شاسی تاکید دەکەین ڕقمی کابینەی تاکید دەکەین زۆری سیارەی تاکید دەکەین ژمارە پسنی تاکید دەکەین ڕەنگی تاکید دەکەین ڕەفسەیە ڕۆژانە لە دەفتەری خراجەی جاروێ مەسەلەن باسی دەفتەری خراجێ دەکەین دەفتەری برنە دەرەوەی ئۆتۆمبیل بەڵێ جاروێ مەسەلەن ئەگە عراقی بی ئەو بە تعلیماتمان هەیە ڕێنماییمان هەیە ئەگەر ڕێنمایەکان هەموو لەسەر تەطبیق بکرێ ڕەفز نییە بەڵام مەسەلەن دەبینی عراقی نییە بۆی دەرنایە ئەگە لە مەسەلەی سیارەش دەبی شاسی و لاشە و کابینە و ڕەوانی هەموو مەضبوط بی ئەو جەدەکرێت ئێستا قەڵەباڵغێکی زۆر دەبین و چەند کاتی دەوێت دەفتەری خراجی عادەتەن کەمتری دەوێت چەند بە کەشف و لێرە هەتا دەستێنەرێ با بڵێن تقریبا والله جاروێ دەدەقە جاروێ ئەخە ئوستاز جاروێ ڕۆژ هەیە 100 سیارە 150 سیارە دێ ڕۆژ 150 سیارە جاروێ دێت بەخۆت بە سیارەی سەفەرت کردووە بەڵێ بەسمە خۆش بە پاسی خۆشیان بە سیارێ والله حسب کارەکەتە ئەگەر بۆ گەشت ئیمکانێت بۆ گەشت ئیمکانە سیارەی خۆت بچی مەسەلەن
بەعایلێ بچی ئیشی تایبەتی خۆت هەیە سیارە باشترە بەس پاسش دەوری خۆی دەبینی مەسەلەن لێ شوێنەکان ببینی. ماوەیەک بەر لە ئێستا هەر هاوڵاتیەک ئەگەر ئۆتۆمبیلەکەی ببرد باە دەرەوەی وڵات لە پێشوودا ینی قانونێک هەبوو یاسایەک هەبوو بەشی زۆر لە هاوڵاتیان گلەییان دەکرد دەیانگوت داواکاریەکە ئەو بوو فەرمانبەرێک دەبێ ببێت بە کەفالەت یان بڕێک مەبلەغێکی دیاریکراویان دادەنا لە بەرامبەر ئەوەی کە ئۆتۆمبیلەکە دەچێتە دەرەوە ینی بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکە بگەڕێتەوە. بەڵام لە ئێستادا ماوەیەکی زۆرە گۆڕانکاری بەسەر ئەم بابەتە هاتووە لە بەشی یاسایی بەڵێننامە ئێستا لە باتی ئەوەی فەرمانبەرێک ببێت بە کەفیلت یان مەبلەغێک دیاری بکرێ لێرە هاوڵاتیان ئەوانەی کە ئۆتۆمبیل دەبەنە دەرەوە لێرە بەڵێننامە پڕ دەکەنەوە فەرموو ئەمە سیرکەن ئەمە ئێستا هاوڵاتیەکە هەرچەندەم هاوڵاتی پێم وایە خەڵکی کوردستانیش نەبێ. مرحبا عيني كيفك؟ شلونك؟ كردي لو عربي؟ من جاي؟ من حلة تريد تاخذ سيارتك لتركيا؟ سافر لتركيا خارج كل جزء مشكورين. اما هاوڵاتیەک دەیەوێ بە ئۆتۆمبیلەکەی خۆی کە ژمارەی هەولێرە سەفەری دەرەوە بکە ئەمە بەشی بەڵێننامەیە پێشتر گرفتێکی زۆر بوو وەکو باسم لێوە کرد. چەند کەس هاتووە معامەلە دەمڕۆ؟ 2946 2947 تا سەری ئەو ساڵە نزیکەی ڕۆژانە 50 تا 60 مراجعمان هەیە بەس بەڵێننامە وەردەگرێت ڕۆژانە بەڵێ بەبەردەوامی 50 تا 60 مراجعمان هەیە بەردەوام. باشە زۆر باشە کاک بارزان سڵاوت دەبێت سەبارەت بە بەڵێننامە چۆن و خاڵەتان گۆڕی؟ پێشتر کەفالە بوو کەفالە بەڕاستی بەنسبەت هاوڵاتیانی وەسەط و خواروی عێراق بابڵێن زەحمەتی زۆری هەبوو چکە هاوڵەتێکی عەرەب کە دێ لە بەغدا لێرە ناتوانانی کەفیل پەیدا بکەن بۆیە گۆڕا بۆ بەڵێننامە. ئێستا حالێن بەڵێننامە لە ساڵی 2000 زۆرن خەڵکی عەرەب و کۆم برادر تقریبا 140 ئەگەڵ بڵێم زیاتریش 140 زۆربەی عەرەبە بەڵێننامە پڕ دەکەن بەڵێننامە دەدەن کە ئەو سیارە ببن دوای سەفەرەکە بیگەڕێنەوە. سیارە هەیە نێتەوە؟ هەیە بەس ئاماری فەرمی نییە بەڵام هەیە کە نەگەڕێت ینی بەڵێننامەشی پڕ کردوەوە بەڵام نەیگەڕانتەوە هەیە کەفالەشە و بەڵێننامەشە بەس ئاماری فەرمی نییە. ئەم ژوورە ئێستا دەیبینن ئەمە ئاخیر شوێنە کە هاوڵاتیان ئەوانەی کە دەیانەوێت گەشت بکەن لێرە دەفتەرەکە وەردەگرنەوە دەبینن بەشێکی بەرچاو لە فەرمانبەران لێرە دانیشتوون مامەڵەکان ڕایی دەکەن ئەوە دەفتەرەکەیە دیارە هەر یەکە کارێک دەکات بۆ پڕکردنەوەی دەفتەرەکە. ئەو دۆسیانەی دەبینن دۆسەی ئەو ئۆتۆمبیلانەیە کە لە ڕابردوودا سەفەریان کردووە دیارە دۆسیەکان هەڵدەگیرێتەوە. کاک عەبدوڵڵا ئەو دۆسیانە چییە؟ ئەو دۆسیانە هەر کەسێک دەفتەری بۆ دەردەهێنین ئەوەلیاتی لێرە لە ئەمەدا حفظ دەکەین هەر یەکە و لە فایلێکی تایبەت بخۆین دەمینێتەوە کە ئەو دەفتەرە دێ پوچەڵی دەکاتەوە لە سیستەممان هەیە ناوەکەی لە سیستەم یاخود ڕقەمی دەفتەرەکە یاخود لە سەرسەنەوەی کە ناوەکەمان دۆزیەوە دێن دەگەڕێن ناوەکەی لە بۆکس فایل دەردەینین فایلەکەی ئەو ئەوراقی دەردەینین پوچەڵی بۆ دەکەین چکە ئەو سیارێک کە دێتە لای ئێمە کە دەفتەر دەردەێنین حیزی لە سەدادنین حیزەکەمان لە سەدانا نسخەیەک دەنێرن بۆ مرور بە ئیمێل ئەو سیارە حیزی لەسەرە ناتوانێت نەبی فرۆشێ نە هەر معاملات پوچەڵی نکاتەوە حتا پوچەڵی نکاتەوە ناتوانێت هیچ ئیشێکی پێ بکات لە دایرە مروری بەرەوەداتی هاتووە کەوایە هەر کەسێک سەفەری دەرەوەی کردبێ ئۆتۆمبیلێک چوو بیتە دەرەوە لێرانە حجز لەسەر سیارەکەی دانرایە هەولێر بی سلەیمانی بی دهۆک بی ئەوانە هەموو لای ئێمە دەتوان دەفتەریان بۆ دەرکەین. سیر دەکەم هەر یەکە ساڵێک نووسراوە زۆرترین گەشت کە لەو ساڵەدا کرابێت چیە؟ زۆرترین گەشت لە ساڵی 2022 کراوە ساڵی تقریبا 11000 دەفتەرمان دروست کردووە بە ڕۆژێک تەواو دەبێت بە هەر دەفتەرێک کە دێتە ناو هاوڵاتیەک داخلی دائیرەمان بوو ئەو ڕۆکە ملاحەزەم کردووە یەکەم دەفتەرکردمان هێنا 52 دقەی پێچووە لە ساعاتێک دەفتەری بۆ دروست دەکەین بەس دەبەر ئێمە یانیشار بڕۆژانەوە ڕۆژانە ئەو هایە عادێ سبەینێ بە خۆت وەرە دەفتەر دەربکە هەر کاتێک دەی لە ساعتی کەمتر دەفتەر بۆ دەرەکەین.
کاک سەید ئێوە بەڕێوەبەری گومرگی هەولێرن ئێستا کارەکان بەڕێوە دەبن سەبارەت بەو ئۆتۆمبیلانەی کە دەچێتە دەرەوە یعنی لەوانەیە بەشێکی زۆر لە هەوڵاتیان پرسیاری ئەوەیان لە مێشک بێ ئەری بەڕاست ئەو ئۆتۆمبیلانەی کە دەچێتە دەرەوە چ وڵاتێک ئۆتۆمبیلی ئێمە قوبول دەکا ئێمە دەتوانین بچینە کامە وڵات ئەو سارانێک کە لێرە دەفتەری دەردەینن دەستنا هەموو دەوڵەتە ئەوروپیەکان لە دەوڵەتە عەرەبیەکانیش ئوردن و دەوڵەتی خەلیج هەمیان چوینە مەسر چووە لەو لایەش بۆ ئێران و ئەرمینیا و ئەوانەش چوینە بەربەز نییە بەربەز نییە هەم لە وڵاتانی دەوروبەر هەم لە ئەوروپاش بەربەستیت بەربەستەک نییە ئەو دەفتەری ئێوە دروست دەکەن بەڵێ ینی لەو وڵاتانە کاری پێ هەموو لە هەموو دەوڵەتەکان کاری پێ دەکەن جێگای بڕوای جێگای بڕوایە لەبەرەوەی بە سێ زمانە بە کوردی و عەرەبی و ئینگلیزی تێدایە کێشە لێ نەکەوتوت هەتا ئێستا سەبارەت بە دەرهێنانی دەفتەرەکە تەمان زیاتر لە وەرزی گەشتیاری خەڵک دەیەوە سەفەر بکات بۆ گەشت زیاتر خەڵک ئۆتۆمبیل بەکاردێ هەستم بەوە کرد ڕۆژ لە دوای ڕۆژ ئامارەکان بەرەو زێدەبوون دەڕوە ینی 2021 لەگەڵ 22 جیاواز بوو زۆر 23 خەریکە و 5 مانگە حەز دەکەم بزانم ئەو 5 مانگە بەراورد بە 5 مانگی ڕابردوو زیادی کردووە یان کەمی کردووە ئەمە ئامارێکمان لە 2010 تاوەکو 2023 5 مانگەکان دێخینینەوە پێنج مانگی 2010 231 دەفتەرمان دروست کردیە 19 بوویتە 359 2020 لەبەرەوەی کۆرۆنە بوو خەڵک نەدەچۆ دەر چاردە دەفتەر بوو 2021 تازە خەڵک دەستی بە سەفەر دەکردوە 392 دەفتەرمان کردیە 22 پارەکە 767 دەفتەرمان کردیە ئەو سارەتا ئێستاکە نێزەکەی 850 دەفتەر کراوە یعنی کەوای هێشتا زیادی کرد بەڵێ زیادی کرد حتمان کە ئینسانێک بێوێ گەشت بکە پەیوەندیدارە بە خۆشگوزەران تاوان ئەوە دلیلی ئەوەیە کەەوە ئێستا خەڵک خۆشگوزرانە ینی باڵی ئابووری باشە کە ئینسان باری ئابووری باش و دەتوانی بچە دەرێکە و سەفەر بکە ئەگەر ئینسان باری ئابووری باش نەبی ناتوانانی سەفەر بکە ئەو وڵاتانی کە سەفەر دەکەن ینی زۆرترین خەڵک کە بیە ئۆتۆمبیل ببا بۆ کامە وڵات ئۆتۆمبیل زیاتر لە بۆ تورکیا دەچی لەو فترێش زیاتر بەشێکی زۆریش لە بۆ سعودی دەچی لە بۆ مەسەلەی عامرە خەڵکەکی زۆر لە بەرەوەی سعودی ئێستا ڕێگای کردەوە بە ڕێگای عەرعەر خەڵک دەچی لە بۆ عامرە خەڵکەکی زۆرمانەیە خاصن لە جنوب لە وەسەط ئەوانەی ژمارە سیارەکانیان هەولێرە ئەوان دێن دەفتەری سەفەر دەردێنین دەستن لە بۆ عامرە خۆشما زۆر دەستنی هەولێر و کوردستانیش ئەوەندەی من بینی یەک شتیش کامەرە بدا دەرون ئەمە ئێستامان ئەو فترەی لەوە کەمیش بوو لەبەر مۆزوعی زلزالی تورکیا ئەوە تەئسیرێکی زۆر لەمەکە دەگەنە ئێستا کە لەوانەیە تا ئێستا دەفتەرمان لە 2000 ژڕەتی دەکرد ینی زلزالی تورکیا تەسیر زۆرش تەسیری دەکرد زیاتر ئۆتۆمبیل دەچێتە تورکیا بەڵام زۆر دەست بەس خەڵک لەبەر زلزالەکە ناچی سەرتەسا زلزال دوور دەداتەوە وا دەبی وێران دەبی خەڵک نەچوو سەبارەت بە ئەو هەوڵاتانە ئەوەندەی من تێبینیم کرد خەڵکێکی زۆر دانیشتووی هەولێر نەبوو پرسیارم دەکرد دەگۆ لە نەجەف هاتووم لە بەغدا هاتووم لە مووسڵ هاتووم عەرەب نشینن یعنی عەرەبن خەڵکی شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقن زۆرن ئەوانەی کە لێرە خەڵک زۆرن لەبەر ئەوەی لەوێن دەرزیاتر سارێ ڕقم هەولێر وەکو چەکی مصدەقی لێ هاتوێنە ئەوەندە بڕوانامیان بڕوان بە ژمارە هەولێرەیە ئەوەندە بڕوان بە ژمارەکانی خۆیان نییە لەبەر ئەوەلیاتی هەموو تەواو هیچ مشکلی نییە کابرا بێتێک کۆنە سارەکە بێک ڕۆژ بەنا دەکە بێتێ دایرێمەش بە هەمووی بە سعاتێک سعاتونیەک دەفتەرەکە دەردەینی هیچ مشکلی نییە بەس دەفتەر دەرینان لە بەغدا لە 3 ڕۆژی کەمتر ناوێ بەس دەفتەر دەرینان زۆر بڕۆ تا هەفتەشی زیاتریشە بە 3 ڕۆژی کەمتر ناوێت لێرە کابرا بە سعاتونیەک دەفتەر دەردەینی هیچ واستەشی ناوێت هیچ مشکلی نایە پێشتر کەفالەمان وەردەگرت کەفالەکە لە بۆوان تۆزێک مشکلە بوو ئێستا کەفالەش نەما بوویتە تەعهودی شەخسی بەڵێنامەیان لەوەردەگرین بەڵێنامەکە لە ژووری یاسایی ینی بەڕسمیات وەردەژیرە و هیچ مشکلیان دوا قسەت بۆ هاوڵاتیان سەبارەت بە دەرهێنانی دەفتەر چ قسەیەکت هەیە وەڵاهی ئەمە چکە دەفتەر دەردەینین بۆ مۆسەرێ ساڵەکە و 2 ساڵ و 3 ساڵە کابرا بۆ ئیلا لە کاتی برن خاصم پێش جژنان و پێش مناسبەتەکان ئەمە تووشی ئزدحامەکی زۆر دەبین یان قەڵباڵغێکی زۆر دەبی لە وڵاتیان با مانگەک زووتری بێت دەفتەرەکە دەربینیت باشترە لە بۆی باشتر لە بۆ مەش باشترە مامەڵەیە ئۆتۆمبیلانەی کە ڕۆژانە لە بەڕێوەبەراتیەکانی گۆمەرگی هەرێمی کوردستان
کارەکان ڕایی دەکرێت بۆی ئۆتۆمبیلەکان بچێتە دەرەوەی وڵات ئەوەندەی یاسایین بۆتە جێگای متمانەی زۆربەی هەرە زۆری وڵاتانی دەوروبەر و جیهانیش کە ئۆتۆمبیلی کوردستان عێراق بچێتە وڵاتانە وای کردووە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیاتر ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر سەردانی ئەم شوێنە بکەن لە ڕێی ئۆتۆمبیلەوە گەشت بکەن سەفەری وڵاتان بکەن ئاسانکاریەکان وای کردووە بە ماوەی کەمتر وەکو کارمەندان و هاوڵاتیان باسییان لێوە کرد دەفتەری ناردنە دەرەوەی ئۆتۆمبیلیان دەست بکەوێت یعنی تەواوی مامەڵەکە بە کەمتر لە یەک کاتژمێرە بۆ ئومێدەین کارەکان باشتر بڕوە و خەڵکیش خۆشبەخت بێت لە کاتی گەشتکردنیان تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.